بەڕێزان گفتگۆکەین لەسەر کاریگەری پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا لە هەر شوێنێکدا کاریگەری ئەم پرسا لە بواری سربەخۆیی لە بواری تۆکمەکردنی بنەماکانی دەوڵەتداری و حکومڕانی و بەرەو دەوڵەت بوون بەرەو سربەخۆبوون. گفتگوێن بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکەتا جەمالی ئەندامی دەستی بەڕێوەبەری کۆمپانی بایۆمات بۆ توێژینەوەی بواری بایۆتەکنۆلۆژی لە وڵاتی نەرویج. کاکەتا سڵاو لێ بێم کاتت باش. ئەگەر بکرێ پێمان بڵێ ڕۆڵی پێشکەوتن و زانست و تەکنۆلۆژیا لە بواری سربەخۆییدا لە پرسی سربەخۆییدا چییە؟ چۆن دەتوانین ئەم دوو بوارە پێکەوە گرێ بدەین؟ سلااوڕێز بۆ ئێوە بینەرانتان لە تەلەڤیزیۆنی کورسات زۆر سپاس بۆ بانگەشتتان سەبارەت بەم بابەتە. دیارە من وەکو کەسێک بە تایبەتی سەبارەت بەو وتارێک کە لەم ماوەیەدا بڵاو بۆتەوە و ئێوە لەسەر ئەو بنەمایە منتان بانگەشت کرد بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە پێویستە ئەمەژە بکەم کە ڕوانگەی ئەمن بۆ سوورەناو باسی زانست و تەکنۆلۆژیا لە پەیوەندی لەگەڵ پرسی سربەخۆییدا لە ڕاستیدا بنەمایەکی بەر لەوەی کە بنەمایەکی تێکەڵبوون لەگەڵ پرسی زانستە هەبێ بنەماکەی تێکەڵبوون لەگەڵ پرسێکی سیاسیە لە پەیوەندی لەگەڵ دۆخی نەتەوەیی کوردستاندا سەبارەت بە پرسی ڕابردووی 100 ساڵەی بزوتنەوەی کوردستانە پێناو سربەخۆییدا. ئێستا کە دۆخی کوردستان بەتایبەتی دۆخی هەرێمی کوردستان بەهۆیەوەی کە بە قۆناغێک لە قۆناغەکاندا تێپەڕیوە و بژۆری تایبەتمەندی گەلێکە هەیەی هەندێک گیر و گاز و گرفت و بەندی یاسایی لە دەوری خۆی چنیوە کە دەربازبوون لەم دۆخە یاساییە بەرەو سربەخۆیی پێویستی بە بیرکردنەوەیەکی استراتێژی دیکە هەیە کە بتوانێت ئیمکانی تێپەڕبوون و بازدام بەسەر پرسە سیاسیان گیر و گرفتە سیاسی و یاسایەکانی دەور و پشتی هەرێمی کوردستان ببەزێنێت. ئەمە یەکێک لەو ڕێگانەی کە لە دنیادا هەم ئەو نەتەوانەی کە لە دۆخی سربەخۆی تەواودانین یان لە ڕەوتێکی پەڕینەوە لە دۆخی کۆڵۆنی بوون یان داگیرکراو بوون بەرەو سربەخۆی ڕۆیشتنێکێک لەو ڕێگانەکە تاقی کراوەتەوە ئەوەیە کە ئەو وڵاتە ئەو کۆمەڵگەیە لە کۆمەڵگەیەکی بەرخۆری بەکارهێنەرەوە هەم بدرێ کار بکات بەرەو کۆمەڵگەیەکی بەرهەمهێنەر بەتایبەتی لە بواری زانست و تەکنۆلۆژیادا. ئەو پرسانەی کە من گەڵاڵم کردووە ئەوەیە کە چۆن کوردستان یان هەرێمی کوردستان لەم دۆخەدا بتوانێت بە کەڵک وەرگرتن لە زانست و تەکنۆلۆژیا بەسەر ئەو دۆخەی بەتایبەتی کە پرسی سیاسی ئێمە پرسی نەتەوەی ئێمە زیاتر گرێدراوی بابەتگەلێکی تایبەتمەند بووەکو پرسی مافی مرۆڤ. ئێمە لە ڕابردوودا هەوڵێکی زۆرمانداوە بۆ ئەوەی کە بەهۆیەوەکێک ئەو کارە ساتە مرۆیانەی کە بەسەرماندا هاتووە بەهۆی ئەنفال و هەڵەبجە زیاتر پرسی سربەخۆی خۆمان بەستۆتەوە بە ڕاکێشانی سۆز و سەرنجی وڵاتان و دەوڵەتانی دیکە بۆەوەی کە بڵێن نەتەوەیەکی وەکو کورد هەیە کە ئەو کارە ساتێنەی بەسەردا هاتووە ئەم نەتەوەیە پێویستە لەم دۆخە دەرباز بێت. بەڵام حەقیقەتەوەیە کە دەربازبوون لە دۆخی بندستی، دەربازبوون لە ناسەربەخۆیی، دەربازبوون لە ناسەروەری هیچ کات ممکن نییە لە ڕێگەی کەڵگوەرگرتن لەو ئامرازانە ممکن بێت. بۆیە نەتەوەیەک پێویستی خۆ بکات بە زەرورەتە. ئەم بە زەرورەت بوونە پەیوەستە بەوەی کە تۆ ئیمکاناتێکت هەبێت، ینی دەرفەتگەرێکت لە بەردەستدا بێ، تایبەتمەندی گەلێکت هەبێت کە ببی بە زەرورەت بەسەر دنیاوە. ئەم زەرورەت بوونە لە ئەمڕۆی مێژووی مرۆڤایەتیدا ڕەنگە تاکە شتێکە بتوانێت کۆمەڵگەیەکی بەشەری نەتەوەیە گروپێکی ئینسانی بکات بە زەرورەت توانستی زانستی و تەکنۆلۆژیکە. ینی دەتەوێت بڵێ ئێمە دەبێت لەو خۆناغە بینە دەریتر وەکو زەلیل و مەزلوم خۆمان نیشانی گیان بدەین، دەبێت وەکو میلەتێکی پێشکەوتو و زانستخواست خۆمان پیشان بین هەرەوەی کە ئیسرائیلەکان کردیان لە ڕابردوودا. بەڵێ دەزانی جیهان بەگشتی وەکو جیهانێکی هابزیە، جیهانێکە دارستانە. ئەمە بەتایبەتی ناو سیستەمی سیاسی ئەمڕۆی جیهاندا کە سیستەمێکی دەوڵەتەوەرە تەنیا بەهێزەکان تەنها ئەوانەی کە توانای خۆپاراستن و مانەوەی خۆیان بەهێز دەکەن هەموو ئەو دەرفەتانەی کە
ئیمکانی خۆپارێزی دەدەن بەنەتەوە کە لە دەوری خۆیان دەچنن ئەوانە دەتوانن ڕزگار بن. مەزلوم بوون، پێشاندانی مەزلوم نمایی ڕوانگەیەکی هەڵەی مرۆڤە بۆ پرسی سیاست. پێی وایە کە سیاست لەسەر ونەوەی ئەخلاقێکی وەها دانراوە کە دەتوانێت بە کەڵگوەرگرتن لە سۆز گروپە ئینسانەکان لە توونابوون و لە تەفر و توونابوون ڕزگار بکات. ئەساسی سیاست ئەوە نیە، ئەساسی سیاسەتی نێودەوڵەتی لەسەر ونەمای ئەوە نییە. بۆیە کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت بەردەوام بێ و بمێنێتەوە هیچ چارێکی نییە جگە لەوەی کە خۆی تیار بکە بەو کەلوپەلانەی بەو ئیمکاناتانەی کە ئەمڕۆ بەشەر پێویستی پێێتی. بۆ بەختەوەرانە کوردستان وڵاتێکە و خاوەنی ئەندامانێکە ئامنەتەوەیە کە توانست و برستی ئەوان لە ڕووی زانستیەوە لە ئاستێکدا هەیە کە بتوانێت لە پرۆژەیەکی چەند ساڵەدا خۆی لە قۆناغی کە هەیە دەرباس بکە. باشە ئێمە چۆن دەتوانین ئەمە بکەین؟ ینی بە بڕای تۆ ئەوەی کە ئێمە میلەتێکین مقاومەتی ئەومان تێدایە بەرەو پێش بچین، توانای مرۆیی زۆر باشمان تێدایە بە وەکو پێشتر ئاماژەت پێکرد. ئەمە چۆن دەتوانین ئەمە بکەین و ئەو ڕەخنانەش لەسەر خۆمان لابەرین کە نەوەیەکی نوێ ئێستا کە قسە دەکا گەنجێک کە تازە پێدەگات دەڵێ کورد هیچی نییە، کورد خاوەنی سادەترین کەرەستەی خۆی نییە، دەبێ وڵاتانی دەوروبەر بۆی دابین بکەن. دیارە هەنگاوان بەرەو ئەو ئاراستەیە بەر لە هەموو شتێک پێویستی بە پرۆژەیەکی استراتیژیکی ڕوون هەیە. ینی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە استراتیژی ڕوونی خۆی پێناسە بکات سەبارەت بەم قەڵەمبازە، سەبارەت بەم گواستنەوەیە لە وێناکردنی پرسی سیاسی نەتەوەی کوردستان لە پرسێکی سیاسی سەربازی مافی مرۆڤیەوە بەرەو پرسێکی زانستی تەکنۆلۆژی، واتە هەوڵدان بۆ دروستکردنی ئابوووریەکی زانست بنەما کە ئیتر هەم ئابووری کوردستان پەیوەست نەبێ بە سەرچاوەکانی ژێر زەوی و ئەو سەرچاوانی کە لە ناو پرسی ژێوپۆلیتیکدا هەمیشە لەژێر کاریگەری ڕاستەوخۆی دەوڵەتانی داگیر کرد، وڵاتانی دوژمن لەژێر کاریگەری ئەواندان و بەشێکیشی دەگەڕێتەوە سەر نرخی بازاری جیهانی بە پێویستیەکانی ئەو قەزیانە وەکو نەوت و ئەمانە. ئەنی هەر نەتەوەیە کە پەیوەست بێ بە ئەنی ئابوووریەکەی پێوەست بێ بەنەوتەوە بە دڵنیایی هەمیشە بەر لەوەی کە کاریگەر بێ بەرکارە بە نسبەت هەموو پرسێکەوە. کەواتە دەربازبوون لەم دۆخە پێویستی بە استراتیژیە کە بۆ داڕشتنی ئابووری فرەچەشن، ئابووریەکی فرەچەشن کە زانست بنەما بێ، واتە بنەماکەی لە ژێر زەوی نەبێ بەڵکو بنەماکەی گەڕۆک بێ لەگەڵ مرۆڤەکانی ئەو نەتەوەیەدا لە ناو مێشکی ئەو نەتەوەیەدا بێ کە بتوانێت لە ڕێگای بەرهەمهێنانی کەرەستەی ساختکردنەوەی و ئایدیانە گەشە بکات، نەک لە ڕێگای دەرهێنانی مادەی خاو لە ژێر زەوی. نمونەگەلێکی جۆراجۆرمانەیە لە ئاستی دنیادا کە توانیوێنە لە ئەنی خودی پرۆژێک گەشە پێدانی نەتەوەکە وهای کردووە لە ڕووی زانستی و تەکنۆلۆژیەوە، وای کردووە کە ئەم نەتەوانە ئێستا لەسەر گۆی زەوی لە ناو کۆمەڵگەی نەتەوەکان و وڵاتەکاندا بوونەتە زەرورەت. ینی وڵاتێکی وەکو تایوان کە لە ڕووی سیاسیەوە چارەنووسەکەی لەژێر دامپێدانران و دامپێدانرانی وڵاتێکی وەکو چین و هەوڵەکانی ئەمریکا و هەندێک وڵاتی خۆر ئاوایی لە پێناومانە و بەردەوامیدا ڕاستەخۆ پێوەستە بەو توانستی کە وڵاتی هوتایوان دابینی کە دوور ناو خۆیدا بۆ گەشەی تەکنۆلۆژی بەشێکی گەورە لە کۆمپانیا گەورەکانی دنیا لەوێدا کار دەکەن. ینی بەرژەوەندی وڵاتێکی وەکو ئەمریکا و زۆر وڵاتی گەورەی دنیا گرێدراوە ئێستا یەکێنی بەشێکی گەورە لە بەرژەوەندەکانی گرێدراوە بە مانەوەی تایوان لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە سەرچاوە سامانەکانی لەوێدا نستووە، بەشێکی گەورە لە بەرهەمهێنانەکانیان لەوێدا نستووە، بەشێک لەو ئیمکانەتی کە دەتوانێت ئەو پێداویستیانەیە بەتایبەتی لە تایوان بۆ نمونە بەرهەمهێنانی چیپسەت یەکێکە لەو بوارە هەرە گرنگانەی کە ئەوان پێشکەوتنی گەورە تێدا بینی و سەرمایه‌گوزاریەکی گەورەی ئەمریکی و خۆراوای تێدا کراوە. مانەوەی تایوان مانەوەیەکە کە ئێستا لە نێوان جەمسەرگیریە جیهانەکانی وەکو چین و ئەمریکا و ئەمانەدا پرسێکە وەکو زەرورەتێک وڵاتێکی وەکو تایوان دەبێنێتەوە. کوردستان دەبێ کەڵک لە ئەزمموی وڵاتانی وەکو کۆریای باشوور وەربگرێ، وەکو تایوان وەربگرێ، وەکو مالیزیا وەربگرێ کە چۆن توانیوانی لە کات لە بازنەیەکی زمانیدا بە هەندێک گۆڕانکاری بنەڕەتی لە ڕوانگەیان بۆ سیاست، لە ڕوانگەیان بۆ کۆمەڵگە، لە ڕوانگەیان بۆ ئابووری، لە ڕوانگەیان بۆ ئەولەویەتی کارکردن بۆ گەشەپێدان توانیوێنە زانست بکەنە بنەما، تەکنۆلۆژیا بکەنە بنەما و ئەم بە بنەماگرتنی زانستی تەکنۆلۆژیایە
چۆن لە ماوەیەکی کاتی نەهێندە زۆردا ئیمکانێکی گەشەکردن و دڤڵۆپمەنتی ئەوەندە بەهێزیداوە بە وڵاتانە کە ئێستا ئابوووریەکانیان لە ئاستە گەورە و بەرزەکانی جیهاندا وەستاوە. وە کوردستان ئەو ئیمکاناتی هەیە بەختەوەرانەمە دەزانین کە لە هەرێمی کوردستاندا مەیلێک هەیە ئیرادەیەکی سیاسی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت هەنگاو بنێ بەرەو ئەم ڕێگایە بەڵام پێویستی بە هەندێک ئیمکانات هەیە. یەکێک لە ئیمکاناتەکانی ئەوەیە کە دابینکردنی بواری یاسایی و سیاسی ئەم قەزیە لە ناو هەرێمی کوردستاندا واتە پرسێکی ناوخۆی واتە لە ڕووی سیاسیەوە هەمووان هاوڕا بن لەسەر ئەوەی کە ئێمە پێویستە ئەم گواستنەوەیە بکەین لە نەوتەوە بەرەو ئابووری فرەچەشن لە نەوتەوە بەرەو زانست لە نەوتەوە بەرەو تەکنۆلۆژیا. دواتر لە ڕووی یاساییەوە پارلەمانی کوردستان پێویستە هەندێک بند و مادەی یاسایی تایبەتمەند بە ئەم بوارە لە ناو خۆیدا یەکلا بکاتەوە بۆ نمونە پاراستنی خاوەندارەتی معنەوی ئایدیاکان بۆ پاراستنی مافی کۆمپانیاکان کردنەوەی دەرگا بەرەو کۆمپانیا بیانەکاندا مەسەلەی باج و ئەم شتانە یەکلا بکاتەوە بۆی کە ئەگەر کوردستان بیهۆی لەم بوارەدا هەنگاو بنێ کردنەوەی دەرگاکان بەرەو کۆمپانی ناوخۆی و دەرەکی لەبارکردنی ئەو دەرفەتانی کە ئەوان بتوانن هاوکات لەگەڵەوەی کە بەدەم ئەم پرۆژەی حکوومەتەوە دێن هاوکات لەگەڵ ئەوە پشتیوانەیەکی ئەو تۆی یاساییان هەبێت لە ناو خودی هەرێمی کوردستاندا ئەمانە دەواازن بە ئیزافەی ببوورە بە ئیزافەی کردنەوەی هەندێک ئینکیوبەیتری تەکنۆلۆژی ئینکیوبەیتری تەکنۆلۆژیەکان لە دنیادا وەکو خێراکەرێکی بەهێز بۆ گەشەکردنی بواری زانست و تەکنۆلۆژیا کار دەکەن. ئەمانە پرسگەلێکن کە بەڕاستی پێویستیان بە گفتگوی زۆر هەیە لە ناو کوردستاندا کە بتوانین لە هەنگاوی سەرەتاییەوە لە ئایدیا سەرەتاوە بەرەو کردەوە ببێنە پێشەوە. بەڕێز مامۆستا ئەتا جەمالی توێژەر لە بواری بایۆتەکنۆلۆژی سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس کە لەگەڵمان بووی بەشداربووی لە بەرنامەی پرسی ڕۆژ. خۆشەویستان یارمەتیەوەکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ.